پشتی کو بۆ دەمەکی درێ شەڕی دەگەل نەخۆشیەکە گران دەکەت لە وڵاتی ئەڵمانیا بەریا سێ هەیڤان دەزەبرتە ناف وڵاتی و ناف کەس و کارên خۆ لە ڕۆژە 15 پێنج 2020 لە نەخۆشخانە شێخان میر کامیران خێری بەگ وەکیلێ میری ئێزیدیان بۆ کاروبارên ئاینی وەغەرە داویە دەکات و لە ڕۆژە 16 پێنج 2020 بڕێوڕسمێکی ئاینیên ئێزیدیان و ئامادەبوونە هەژمارەکە بەرچاوژی ئێزیدیان و مسلمان و مەسیحیان و نونەرên پارتên سیاسی لە مەزارێ حەجی عەلی ناحیە بەعەدرێ هاتە بەشارتن. تین سەر گۆڕە کامیرانێ کامیران خوا لێی ڕازی بی پیاوەشی باش بوو پیاوەشی چاک بوو کورتپەروەر بوو کوڕی میر خیری بوو ئامۆزای کاک شێرزادوانە کاک میر شێرزادوانە کە ئەمە حەقێکی گەورەیان بەسەر کوردایەتیوە هەیە و زۆر خەبات و تێکۆشانیان کردووە و زۆر جانفیداییان کردووە و خوێنیان لە پێناوی ئەم وڵاتە داوە کاک کامیران لەسەر لستی تەحالفی کوردستانی ئەندامی پەرلەمانی عێراق بوو لە نووسینەوەی دەستور زۆر بەشدار بوو و هەموو جارەکان دەگەڕایەوە لای جەنابی مامجەلال کە سەرۆک کۆمار بوو هەزار ڕەحمەت لە گۆڕەکەوی دەگەڕایەوە لای بۆ ئەوەی پرسی پێ بکە بزانی چۆن بکەن و چۆن نەکەن. بۆ وەغەرکردنا میر کامیران خێری بەگ زۆربەیە ئێزیدیان دڵگرانکردنە و دانە دیارکردن کە وەغەرکردنا کەسایەتێکی وەکو میر کامیران دەوی دەمیدا زەرارەکە مازنە بۆ تەوایە جڤاکا کوردستانێ. وەغەرکردنا میر کامیران خەسارەتەکە بۆ کوردستانی خرێ بوو ماڵا میرا و گەلک یعنی ئەڤە نەبەس بابێ مەبتنێ بوو بابێ ئێزدیا هەمووا بوو و گەلک یعنی بۆ مە هەمووایە نەخۆش و ئەمێت کەفت وەکی گوتی عیجزی بسەر ئێزید خانی خرێدا هات. چەند خسارەتەکە مەزم بوو میر کامیران شناف مەچۆ ڕاستیم گەلک تەعادزین وەم هێوی بکەین هەر کەسێکی بێتە تازیە کە ماما بەرخۆکەت و خۆ پارێزتن بۆ سەحەت و عافیەتی. گەلک کەسانێکی خێرخواز بوو گەلک شۆل دەستەویڤەت هاتن یعنی عالەمی گەلک حەژێت کرد گەلکی معروف بوو المجتەمەعی مەدا. زیکران میر کامیران خێری بەگ جلای خۆڤە و بناوێ بنەماڵە میرên ئێزیدیان سوپاسیات تەوایە پێشداربوویان رێوڕسمێن ڤەشارتنا بابێ خۆدا کرد و دیساندا دیارکردن ku تازی bi şêwekî fermî nehête gêran ji ber beravbûna vayrosê korona. gelek supasyawan dikein em supasya vî xelkî dikein zehmet kêşa îro hatîn û ji wê de diyara cê teayîşa birayetiya erebin musilmanin falana xirêt hatîn em memnûnî ji xira û memnûnî ji we xirayet hatîn gelek memnûn bû hatnawe û em supasya van xelka dikein û em dixwazîn şekil em li kesî nagirîn bilanê kes nebêjit îro zirûfekî merada koronaya em zirûfê xira qedir dikein û me em ê zanîn dilê wan ê gelma û em supasya wan dikein. Di jê 65 saliyê de wekîlê Mîrê Êzîdiyan Mîr Kaمیران kurê Mîr Xêrî beg wexera dawiyê kir. Eva bi rêwresmekî taybetî Êzîdiyan li nahya Beedrê li cem mezarê Hecî Elî bi amadebûna hejmareka mezin jî Êzîdiyan û musilman û mesîhiyan beşdarî evan rêwresman bûn û daxwaz ji Xwedayê mezin kirin ku cihê Mîr Kaمیران beg behişta mezin betin. Ekrem Derwêş, Gelî Kurdistan, nahya Beedrê.